دەربارەی قورئانی پیرۆز و وەرگێڕانی. قورئان پەیامێکی ناوازە و موعجیزەیی خوایە بۆ مرۆڤایەتی لە ڕێگەی دوایین پێغەمبەرەوە. خوای گەورە لەم پەیامەیدا بۆ کۆتا جار شاڕەیەک پیشانی مرۆڤایەتی دەدات کە قەت بڕانە مرۆڤ بە ڕەزامەندی خوا دەگەیەنێت. گوزارشتی لە زات، سیفەت و ناوە پیرۆزەکانی خۆی کردووە، ڕوون و ئاشکرا و بە شێوەیەک کە ڕێگا بە هیچ جۆرە تێگەیشتنێکی هەڵە نادات. خۆی ناساندووە، شێوازی ئیمان بە خۆی و بەندایەتی مرۆڤەکانی دیاری کردووە، ئەرک و بەرپرسیارەتی ئیماندارانی دەستنیشان کردووە، بە بەڵێن و هەڕەشەی پاداشت و سزا دڵانی خۆش کردووە و تەزوشی بە ڕۆحەکان داهێناوە. وەک ڕەمز و هێمە کامەڵی و تەواویەتی و سەنتەری ڕەزامەندی خۆی قورئانی پێشکەش کردوین. لەمەشدا تەنازولی کردووە بۆ ئاستی ئێمە و بە مەشلوت فێکی وای لەگەڵ نواندوین کە بە نسیبی کەسی تر نەبووە. قورئان ڕوونترین و تەمەندرێژترینی ناو ئەو سەدان موعجیزەیەیە کە بە حەزرەتی موحەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم بەخشراوە. ئەو لە ڕوانگەی دەربڕین، ئوسلوب و شێوازی گوزارشتەوە بریتیە لە کۆکەرەوەی دەراسایی و نایابیەکان، لە ڕووی دیسپلینە کۆمەڵایەتی، ڕێسا یاسایی، یاسا پەروەردەییەکانی و ڕاوەکانی لەمەڕ مرۆڤبوون و گەردوون، وەک ڕەمز، هێمە، ئاماژە و تەنانەت هەندێک جاریش دەربڕینی ئاشکراوان بۆ سەرجەم بنەماکانی زانستەکان، لە ڕوانگەی ئەو بەدیلانەشەوە کە لە چارەسەری گرفتە ئیداری، ئابووری، سیاسی و کلتوریەکاندا پێشکەشیان دەکات. هەمیشە سەرچاوەیەکی پاک و ڕوون و تەواو نەبووی وەهایە کە هەمووان ناچارن و ناچار دەبن سەری لێ بدەن. زەریایەکی هێندە فراوانە کە تەنانەت ڕۆژگارە هەرە ئاڵۆز و لێڵەکانیش ناتوانن لەکەداری بکەن. داننان بەلاوازی و دەسەوسانی خۆمدا لە بابەتی فراوانی مانا، دەوڵەمەندی ئوسلوب و شێواز و قوڵی ناوەڕۆکی قورئاندا بە داخوازی ڕێزم بۆ قورئان دادەنێم. دەربارەی ئەم شتانەی کە وتران هەتا ئێستا شتانێکی زۆر باسکراون، ئێستا و لە داهاتووشدا باز دەکرێن. شتێکی ڕوونە کە تەواوی ئەم هەوڵانە لە بابەتی ناسینی ئەو بیستنی پەیامەکەی، باوەڕهێنان بەخۆی و ئەو شتانەی کە هێناونی شتێکی کافیە و هیچ گومانێکیش لەوەدا نییە کە لە نیزامی ئیسلامدا ڕەنگ دەداتەوە. بەڵام بانگەشەکردن بۆ ئەوەش کە هەموو شتێک دەربارەی ناوەڕۆکی ئەو لەمەڕ حەقیقەتەکانی ئینسان، گەردوون و ئولوهیەت وتراون و ڕوون کراونەتەوە شتێکی ڕاز نییە. گفتارێکی ئاسمانی و لاهوتی لە ڕێگەی دەرکی بەشەریەوە چەند بتوانرێت گوزارشتی لێ بکرێت، ئەوەندە گوزارشتی لێکراوە. لەمڕۆوە نە ئێمە و نە کەسانی دیکەش ممکن نییە بتوانن لەو چوارچێوە مەزنەدا گوزارش لەو بکەن. بەڵام ئەوە شتێکی ڕاز نییە کە بە بیانووی کۆڵەواری توانای دەربڕین یان دەستەوسانی هێزی گوزارشتمان بەرامبەر بە بابەتێکی وەها گرنگ بێباک بین یان فەرامۆشی بکەین. تێگەیشتن لە قورئان مافی هەموو کەسێکە و باسکردن و ڕوونکردنەوەیشی ئەرچی ئەوانەیە بەڕاستی و دروستی دەیناسن و دەیزانن. ئەوانەی کە نایزانن دەبێت هەمیشە ئەوداڵی تێگەیشتن لەو بن. ئەوانەش کە دەیزانن پێویستە تێگڕای هێزی تێگەیشتن و هەستکردنی خۆیان ڕووە و ئەو ئاراستە بکەن و تێگەیشتن لەو بڵاوتر بکەنەوە لە ناو مرۆڤایەتیدا. چونکە ئەو گەورەترین دیاری ڕەحمەتی خوایە بۆ عەقڵ و ئیدراکی مرۆڤ لە پێناو تێگەیشتن و تێگەیاندندا. تێگەیشتن لەو هەم ئەرکە و هەم قەدرزانیە. باسکردن و ڕوونکردنەوەشی ڕێز و وەفایە بەرامبەر بەو دڵانەی کە موحتاجی نووری ئەون. لە ڕاستیدا ئەو گفتارێکی موعجیزەیی وەهایە کە سەرفرازە بە توانایەک کە ببێت بە دەنگ و نەفەسی سەرجەم چەرخەکان و بەیانێکی نورەفشانی ئیلاهی وەهایە کە مەلایکەتان بوون بە پەروانەی چواردەوری نورەکەی. بۆیە نە لە ڕووی سەرچاوە و کانگاکەی، نە لە ڕووی ئامانجەکەی، نە لە ڕووی یەکەم نوێنەر و دوێنراوەکانی و
نە لە ڕووی ئەو کاریگەریەشەوە کە لە سینەکاندا دروستی دەکات. هەرگیز کتێبێک نییە کە مرۆڤ بتوانێت بەرامبەری بێباک بێت. کاتێک ئەو هاتووەتە گۆ، مەلایکەتەکان بەڕێزەوە بێدەنگ بوون، ڕۆحانیەکان سوزدەیان بۆ بردووە، جنۆکەکان لە دەنگ و نەفەسەکەی ئەفسوناوی بوون و لە پێناو ناسینیدا بەرەو بیابانەکان دەرچوون. قورئان ڕوونکەرەوە و شیکەرەوەی فەرمانە تەکوینی و کانگای نەگۆڕ و پتەوی یاسا و ڕێسا تەشریعیەکانیشە. ئەو کتێبێکی هێندە پتەوی وەهایە کە لە خۆگری بەهێزترین پێوەرەکانە بۆ خوێندنەوەی دروست و تێگەیشتن لە بوون، گەردوون و مرۆڤ بە جۆرێک هیچ کێشەیەکی کەسی، خێزانی، کۆمەڵایەتی و پەروەردەیی نییە کە ئەو نەتوانێت چارەسەری بکات. لە ڕوانگەی ئەم سیفەتەیەوە بە بەرزترین دەنگ ڕای دەگەیەنێت کە لە زانستی گشتگیر و دەورەدەری زاتێکەوە سەرچاوە دەگرێت کە هەموو شتێک دەبینێت و دەیزانێت. لە پاڵ ئەم ڕوانینە گشتگیر و ئوسلوبە بەرینەدا بەهۆی فراوانی مانا و ناوەڕۆکی وردی و ناسچی گفتارەکەی، سحری کرانەوەی بە گوێرەی ئاسۆی زانستی هەموو کەسێک و ڕۆچوونی بۆ ناو ڕۆحەکان خاوەنی هێزێکی وەهایە بە هەر کەسێک گەیشت بێت سەری هێناوەتە سوڕان و ئەفسوناوی کردووە. دۆستان بە شەوقی لاسایی کردنەوەی و دوژمنانیش بە ئامانجی خامۆشکردنی دەنجی بە درێژایی ساڵان و سەدەکان هەمان کەرەستەیان بەکارهێناوە و هەوڵیان داوە گوزارش لە هەمان بابەت بکەن، بەڵام هەرگیز نەیانتوانیوە بە ئوسلوبی ئەو بگەنەوە و شتێکیان نەهێناوەتە مەیدان کە وەک ئەو فراوان بێت. دەربڕینەکان نەیانتوانیوە سنووری زۆر لە خۆکردن تێپەڕێنن، نەگەیشتون بە ئاستی ستایشی شارەزایان و زێرەنگەرانی وشە و بە تایبەت هەرگیز کاریگەریەکی ماوە درێژ و ئاراستەکاریان لەسەر دڵەکان نەبووە. لەودا گونجان و هاو ئاهەنگێکی میوزیکی هێندە نایاب دەبینرێت کاتێک باز لە بابەتە جیاجیاکان یان یەک لە ناو یەکەکان دەکات. گەر ئینسان تەنها کەمێک ڕابمێنێت، تەنانەت لە نێوان شتانێکدا کەوا دەردەکەوێت زۆریش لە یەکەوە دووربن، چەندین خاڵی هاوبەش دەدۆزێتەوە. سەڵتەنەتێکی گفتاری وەهای دامەزراندووە کە هیچ ئەدیب و وەستایەکی وشە ناتوانێت پێی بگاتەوە و بێگومان شتێک دەدات بە گوێی ئەوانەشدا کە بە تەواوەتی ئینسافیان لە دەست نەداوە و زۆر لەسەر و ئاسۆی دەرچی خۆیانەوە بەرەو تێبینی قوڵ ڕاپێچیان دەکات. خۆ ئەگەر ئەم ڕۆحە کارتێکراوانە ئینساف بیانگرێت و خۆیان لە باوەشی ئەم ڕووبارە ڕەبانیەی گفتار بەهاون، ئیدی هەموو شتێکی تر کە لە دەرەوەی ئەو دەیبیستن لای ئەوان دەبێت بە ژاوەژاوێکی بێمانە. پێش لە هەر شت ئەو لە زانستێکی دەورە دەرەوە هاتووە، لە پاڵ ئەوەدا کە بووە بە زمان و تەرجومانی مانا، ناوەڕۆک، ئامانجی بەدی هاتن و حیکمەتی بوونی مرۆڤ، سروشت و تێگڕای گەردوون، ڕەهەند و قوڵیە جیاوازەکانی دوێنراوەکانی پێکەوە دەدوێنێت. بۆ نمونە کاتێک شتێک بە عەقڵ دەڵێت، ئەوە فەرامۆژ ناکات کە بە زمانێکی گونجاو شتێک لە دڵ تێبگەێنێت. کاتێک کە بە زمانی داوەری ژیری و لۆجیک دەدوێت، لوتفیش لە ڕووی ڕۆحدا دەنوێنێت. هەموو هەست و لەتیفەیەکی دەرەکی و ناوەچی بەشی خۆیان لەوەوە وەردەگرن و لە ناو ئەمانەشدا نەمەحرومیەت و دژیەکیش ڕوونادات. لە ناو خۆیاندا و هەر یەکەیان بە گوێرەی توانە و لێهاتنی خۆیان بەشی خۆیان لەم سفرە ئاسمانیە وەردەگرن و لە ناو زەمزەمەی هاو ئاهەنگێکدا دەژین. هەرچەندە سەرجەم گفتارە ئیلاهیەکان هەمان ڕوانینی گشتی و هەمان گشتگیری بوونی هەیە، بەڵام ئەوە شتێکی ڕوون و ئاشکرایە کە لە قورئاندا باڵادەستی و گشتگیریەکی وا هەیە کە لەگەڵ جامعیەتی ڕۆح و مانای موحەممەدیدا دەگونجێت. هەروەها ناتوانرێت کتێبێکی دیکەی ئاسمانی لە ئاستی کۆکەرەوەی و کەماڵی ناوەڕۆکدا هاوشانی ئەو پیشان بدرێت. بێگومان گەر بڵین کتێبێکی دیکە نییە کە هێندەی ئەو فراوان لە ڕاستیەکانی مرۆڤ، گەردوون و ئولوهیەت بکۆڵێتەوە، لە ناو ئەم فراوانیەشدا ئەو پەڕی گرنگی بە وردەکاریەکان بدات و بە شێوازێکی تایبەت بەخۆی پرۆسەکانی پێکهێنان و شیکردنەوە ئەنجام بدات، زیادە ڕەویمان نەکردووە. ئەو
هەندێک لە بابەتەکانی بە شێوەیەکی ئاشکرا ڕوون کردوێتەوە، پوختەی هەندێکی تریانی هێناوە، متەشابیەکانی سپاردووە بە گوفتاری خاوەنی شەریعەت صلی الله عليه وسلم یان ئیلهامی هەندێک لەوانەی کە کراون بەڕووی ئیلهامدا لەم ڕوانگەیەوە لە شێوەی دەوڵەمەندترین گەنجینەی چەندەها ڕاستی لاهوتی و کەونیدایە. ئەو هیچ یەکێک لەو بابەتانەی کە پێشکەشیان دەکات یان شیان دەکاتەوە هێندە ئاڵۆز ناکات کە مرۆڤ لێی دەرنەچێت. بابەتەکانی پەیوەندیدار بە ئوسوڵ ڕوون و ئاشکرا دەخاتە مەیدان. لەو باسانەدا کە پێویستیان بە بیرکردنەوە و تێڕامان هەیە، خوێنەر بەرەو سەرنجدان و تەحقیق هاندەدات. مرۆڤ بەرەو ڕووکردنە خوا ڕاپێش دەکات و زۆر بە ئاشکرا ئەو بابەتانە ناوروژێنێت کە زۆربەی خەڵک دەرەقەتیان نایەن. کاتێک لێی ڕادەمێنین لە دڵ و مێشکەکاندا وەک ئاوێزەیەکی ئەفسوناوی کە هەموو ساتێک ڕۆشناییەکەی پتر دەبێت، لە ڕێگەی درێژە شەپۆڵە جۆرا و جۆرەکانیەوە دەبێت بە هۆکاری کەشفی تازە و دیاری ئیلاهی جۆرا و جۆر دەبەخشێتەوە بەسەر هەستە دەرەکی و ناوەکیەکانی مرۆڤدا. واریداتەکان دەجۆشێنێت، نەمەکان دەگۆڕێن بە لێزمە و بەهرە تەواو نەبووەکانی، جوانیە نەبراوەکانی و ڕۆشناییە پڕشنگدارەکانی ئاهەنگی یەک لە ناو یەک بە متاڵەکارە بیرکەرەوەکانی دەچێژێت.